بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. بيشتنا آتي بستويك سورة الزمار كخواي قورج لو آتدا سەرنجمان ڕادەکێشێ بۆ بیرکردنەوە لە یەکێکی دیکە لە نیشانە و بەڵگەکانی خوای پەروەردیگار کە دەفەرمێت ئەلەم تەڕە ئەن الله ئەنزەلە من السەماء ماء فسلكه ينابيع في الأرض ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە ئەی ئینسان ئەی مرۆڤ بیرت نەکردوتەوە کە ئەن الله بە بێگومانی خوا ئەنزەلە ناردوویەتە خوارێ من السەماء لە ئاسمانەوە یان دەکرێت بڵێن لە لای ئاسمانەوە ماءن ئاو کە مەبەستی تەوەن بارانە فەسەلەکەه ئەو ئاوەی خستۆتە ناو یەنابیعە چەندان سەرچاوەی ئاو چەندان کانیاو فی الأرض لە ناو زەویدا ثم پاشان يخرج به دێنێتە دەرێ بەو ئاوە زەڕعەن چەندان کشت و کاڵ و بەرووبووم کە مختەلیفەن کە جۆراوجۆرن ئەلوانه ڕەنگەکانیان مختەلیفەن ئەلوانه جۆراوجۆرن ڕەنگەکانیان ثم يهيج پاشان ئەو گژوجیا ڕەنگ جۆراوجۆرانە چیان لێدێ یەهیج یعنی دوای سەوزبوون و بەهێزبوون ئەو جار یەهیج یعنی وردە وردە وشک دەبن ئەو جار فەتەڕاه دەبینی ئەو گژوجیا سەوزە وشک بووە مصفەڕە لە کۆتاییدا زەرد هەڵدەگەڕێ قۆناغێکی دیکە ثم يجعله پاشان خوای گەورە ئەو جیا زراعەتە وشک بووە زەرد هەڵگەڕاوە يجعله حطامە دەیکەوێنێ بەسەر زەویدا دەبێتە پوش و پەڵاش و وەک دەڵێ تێک دەشکێتەوە و دەکەوێتەوە ناو گڵ و ناو زەوی جاخوا دەفەرمێ ئین فی ذلکە بێگومان لەو دروستکراوەدا لە ذیکڕا پند و ئامۆژگاری هەیە بەڵام بۆچێ لئولی الئەلباب بۆ ئەوانەی کە ژیرن بۆ ئەوانەی کە عەقڵن ئەگەر سەیری ئاسمان کەین یعنی سەیری ئاو کەین و بیر بکەینەوە لە باران چۆن باران دروست دەبێ باران تەوان لە چی دروست دەبێت لەو هەڵمەی کە لە دەریاکانی زەوی بەرز دەبێتەوە دەگاتە ئاسمان یان ناگاتە ئاسمان ناگاتە ئاسمان لە جیهەتی ئاسمانەیە بەڵام لە تۆزێک لە ئێمەوە دوورە هەر لەو بۆشاییەدا تەوان ئەو هەڵمە دەبێتە هەور باشە پاشان هەورەکان لەگەڵ یەک تەلقیح دەبن بە یەکتر دەگەن و دەکەونە سەر یەکتر و زەخت لە یەکتری دەکەن لە ئەنجامدا چی دروست دەبێ بارانە تەوان کە بارانە دروست بوو جارێکی دیکە لە زەوی وەڕۆیشتووە وایە جارێکی دیکە دێتەوە زەوی وایە ولا دەکەوێتەوە ناو مەخازین و ئەو شوێنانەی کە ئاویان لە ناو زەویدا تێدا هەڵدەگیرێ جارێکی دیکە خوای گەورە لە کانیاوەکان و ڕووبارەکانەوە ئەو ئاومان بۆ دێنێتەوە دەرێ یعنی ئاو جارێک هەر ئەوەی لە ئاو دروست دەبێت کە هەڵمە دەچێتە ئاسمان یعنی دەچێتە بۆشایی ئاسمان پاشان لێەوە دێتەوە ناو زەوی و جارێکی دیکە زەوی وردە وردە بە پێی پێداویستی و بە پێی جێگا و شوێن جارێکی دیکە ئەو ئاوەمان پێدەبەخشێتەوە وایە کە ئاوی هەموو سەرزەوی سەرچاوەکەی یەکێکە وایە وەگڵەکەش هەمووی یەک گڵە بەڵام ئەو زراعەت و کشت و کاڵەی کە لە زەوی دێتە دەرێ و بەهۆی یەک ئاوە دروست دەبێ هەمووی وەکو یەکە بێگومان وەکو یەک نییە چۆن مرۆڤەکان وەکو یەک نین مرۆڤەکان جیاوازن لەناو ئەو گژوجیا و دار و درختانش کە ئێمە دەیان بینین پێمان وایە زۆر جار بە نمونە گوڵە گەنمەکان هەموویان یەکن نا لە بینی ئەوانیشدا جیاوازی هەیە ئەوانەی کە ڕەنگیشیان وەکو یەکە هەموو شتەکانیان وەکو یەک نییە بۆیە لە ئاوێکی لە یەک ئاو و لە یەک گڵ جۆرەها
جۆرەها گژوژیا و زراعەتی جۆرا و جۆرمان بۆ دێتە دەرێ بەڵام چۆن دێتە دەرێ وەکو ئینسانی ڕێک سەرەتا بەلاوازی وایە جارێ سەرەتاکەی گڵە وایە سەرەتاکەی گڵە ئەو جارێک کە تۆکەشی پێدا دەکەن دەچێتەوە دەبێتەوە بە گڵ ئەو جار بە زەعیفی سەر دەردێنێ وایە وردە وردە گەشە دەکا هەتا سەوز دەبێتە سەوزێکی جوانی سەرنجڕاکێش ئەو جار لە سەوزیەوە بەرەو کوێ دەچێتەوە بەرەو سیزبوونەوە دەچێتەوە بەرەو لە ناو بچوونەوە دەچێتەوە هەتا وای لێدێ بە پێوە وشک دەبێت تەڕایی تێدا نامێنێ ئەو جار زەر دەبێ کە زەرد بوو یەکسەر دەشکێتەوە و دەچێتەوە بنگڵ ئێمەش عینەن شت و بە هەمان شێواز دروست بووین و بە هەمان شێوە جارێکی دیکەش زیندوو دەکرێنەوە ئاوا هاتووین سەرەتا لە نوتفەیەکەوە تەوان پێش نوتفەکەش هەرگڵ بووین خۆراکی ناو زەویە نوتفەکەی ئێمەی لێ دروست بووە و هێلکەدانەکەی ئێمەی لێ دروست بووە پاشن بووین بە نوتفەکە بووە بە خوێنەکە بووە بە گۆشتەکە بووە بە ئێسقان ئەو جار خوای گەورە گۆشتی بەبەر ئێسقانەکاندا کردووە و ڕوحی بەبەردا کراوە ئەو جار هاتووینەتە دنیا خۆناغ بە خۆناغ گەورە بووین هەتا دەگەینە تەمەنی 30 ساڵی لەوانەیە لە گەشەکردن دابین وایە ئەگەر بە حاڵەتی طەبیعی بژێین کە لە چلی تێدەپەڕین وردە بەرەو سیزبوونەوە و زەردبوونەوە دەچین بەڵام نەتیجەکەمان کوێیە بێگومان چوونەوە ناوگڵە بەڵام گژوگیاکان بە نمونە پاییزان کە لەسەر زەوی نامێنن یعنی چاوەڕێ دەکەین جارێک کە بێنەوە دەرێ یان بێنێنەوە دەرێ بێگومان دێنەوە دەرێ من و تۆش کە چوینە ناوگڵ کاتی دەچین بە مۆقەت دەچین گژوگیا هەموو ساڵە جارێک خوای گەورە دەیمرێنێ و زیندوی دەکاتەوە بەڵام ئێمە یەکجار تەمەن دەرفەتی ئێوەمان پێدراوە بەڵام تەمەنەکەمان زیاترا یەکجار دەمرین و جارێکیش حتمما زیندوو دەکرێنەوە بەس کە زیندوو کراینەوە دەمرینەوە جارێککە بێگومان نامرینەوە ئەو کات کە زیندوو بووینەوە ژیانی حەقیقیمان دەست پێ دەکات جا ئەگەر خوا بەنسیبت کە ژیانێکی بێخەم و بێ مشکیلە ئەگەر بە ئیمانەوە بێ خوا گەریش خوا پەناماندا بەبێ ئیمانی بێت و بە تاوان و خراپەوە بێ ژیانێک دەست پێ دەکات کە نیهایەتی نییە و ناخۆشی و ناڕەحەتیەکانی بە هیچ شێوەیەکی لە کۆڵمان نابنەوە جا خوای گەورە کە دێت سەرنجی ئێمە ڕادەکێشێ ئەوە شتێکە ڕۆژانە و ساڵانە لە پێشچاوی ئێمە دووبارە دەبێتەوە کە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری ئەو قۆناغبەندیە بکات کە لە ناو زراعەت و کشت و کاڵدا هەیە ئەو قۆناغبەندی لە ناو کشت و کاڵ و زراعەتدا هەیە بەسەر ئێمەشدا جێبەجێ دەبێت چۆن گژوگیاکان دوای چوونەوە بنگڵ جارێکی دیکە سەر هەڵدەدەنەوە ئێمەش بە هەمان شێوە کە چوینە گڵ بە کاتی دەچین بە مۆقەتی دەچین تەنها فترەیەکی زەمەنی دادەبڕێن و ڕوح تەوان نامرێ ڕوح بەس زیاد دەبێتەوە لە جەستت زیاد دەبێتەوە کە وەختی هات جارێکی دیکە خوای گەورە ڕوحەکەی دێنێتەوە ناو جەستەمان و زیندوو دەکرێنەوە ئەلەم تەڕە ئانەت زانیوە ئەی ئینسان ئەی مرۆڤ کە ئەن الله بە بێگومانی خوا ئەنزەلە ناردوویەتە خوارێ منە السەماء لە ئاسمانەوە یان لە لای ئاسمانەوە ماء ئاو وایە ئاوەکە چەندە طبعا لە شوێنی کە دەفەرمێ بقەدەر بە ئەندازەی پێویستی و بە ئەندازەیەکی دیاریکراو فەسەلەکەهو خوای گەورە ئەو ئاوەی خستۆتە ناو یەنابیع کانیاوەکانی فی الأرض زەوی ثم پاشان یخرج به دێنێتە دەرێ خوای گەورە بەو ئاوە بەو بارانە زەرعەن چەندەها کشت و کاڵ و بەروبووم کە مختەلیفەن جۆرا و جۆرن ئەلوان و ڕەنگەکانیان وایە گژوجیا ڕەنگیان جیاوازە وایە و سروشت و بەرهەمەکەشیان جیاوازە بەڵام گژوجیا لە بینی خۆیاندا تەمان دژایەتی یەکتر دەکەن لە بەرەوەی لەگەڵ یەکتر جیاوازن بێگومان نا تەمان مرۆڤیش ئەسڵ ئەوەیە کە لەگەڵ کەسێکی جیاواز بووی و تەبیعەتت وەکو یەک نەبوو دژایەتی نەکەی وە سەرزەوی ئەگەر یەک زۆر گژجیای تێدا بێ جوانەیان گژوجیای جۆرا و زۆری تێدا بێ بێگومان ژیان بە جیاوازیەوە خۆشە ئەگەر ئینسان عەقڵی تۆزە گەورە بێ مەرزی هەموو کەس کۆپی تۆ بێت هەموو کەس وەکو تۆ بیرکاتەوە وە گژوگیاکان و ڕەنگی جیاواز تەبیعەتی جیاواز شکڵی جیاواز جوانی دەبەخشێ ئەگەر ئینسان تۆزێک گەورە بیرکاتەوە وەکو چۆن زراعەت و کشت و کاڵی جۆرا و جۆر ژیانی جوان کردووە مختەلیفەن ئەلوانه ڕەنگەکانیان جیاوازە وایە
لێک زەوی دێتە دەرێ بێک ئاو دەڕوێ بەڵام هەر یەکەی ڕەنگێکە هەر یەکەی بەرهەمێکە ثم يهيج پاشان وشک دەبێ ئەوجار فتەڕاه تۆ دەبینی ئەو گیایە کە وشک بووە دواتر چی لێ دێ مصفەڕەن زەرد هەڵدەگەڕێ ثم پاشان يجعله خوای گەورە دەیگێڕێت و دەیکاتە حوتام ینی پوش و پەڵاشێکی کەوتوو و تێکەڵ بووە بەگەڵ إن في ذلك بێگومان لەوەدا هەم لە گەشەکردنەدا هەم لە سیزبوونەوەها هەم گەشەکردنەکەی قۆناغ خۆناغا هەم سیزبوون و لە ناوچوونەکەشی قۆناغ خۆناغا إن في ذلك بێگومان لەو دروستکراوانەدا لە ذیکڕا یعنی چەندان پند و ئامۆژگاری و دەرس هەن بەڵام بۆشێ لئولیل ئەلباب بۆ کەسێک کە ژیری و عەقڵی هەبێت و بەکاری بێنێ ئەو جار خوای گەورە دێ بەراوردێکی دیکەمان بۆ دەکا و ئەو ئاەتە تەرازوشە بەڕاستی ڕێک ئینسان دەتوانێت ئیمانی خۆی پێ بکێشێ ها ڕێک دەتوانین ئیمانی خۆمانی پێ تاقیکەینەوە خوا دەفەرمێت ئەفەمەن شەڕەح الله صدره للئیسلام ئایا ئەو کەسەی کە شەڕەحێنی فراوانی کردووە خوا دڵی سینگی للئیسلامی بۆی ئیسلامەتی بچێتە ناوێ دڵێک خوای گەورە یارمەتی داوە ئەو دڵە کراوەتەوە هیدایەتی خوا و نوری خوا و شەریعەتی خوا و خۆشەویستی خوا و پێغەمبەری چۆتە ناوێ ئەو جار فهو ئەو کەسە على نورین لەسەر نور و ڕووناکیەک دەڕوات کە من ربه لەلایەن پەروەردگاریەوە بۆی هاتۆتە خوارێ لێرە عولەما دەفەرمون وەکو تەوان ئەوەکەی بەراوردەکەی دیکەی مەحذوفە و جوابی پرسیارەکەی مەحذوفە دەفەرمێت وەکو کەسێک وایە کە لە بەرامبەر هیدایەت و شەریعەت و ئەمر و نەهی خوای پەروەردگار دڵی ڕەقا دەکرێت وەکو یەک بن کەسێک خوای گەورە ئیمانی خستۆتە دڵ و بۆ شەریعەت و دینی خوا دڵی کراوەتەوە و دڵی پڕیەتی لە نوری خوا و لە نوری شەریعەتی خوای پەروەردگار کەسێکیش دڵی خۆی تند بەستووە وەک دڵی ئامادە نییە هەرچی ئەمر و فەرمانی خوای پەروەردگارە بیخاتە دڵ و لە ژیانیدا جێبەجێیکا دەکرێت ئەو دوو کەسە لە قیامەتدا نەتیجە و ئەنجامیان وەکو یەک بێ لە دنیاشدا نابێ وەکو یەک بن ها ئەگەر وەکو یەک بوون ئەها کەسێک خۆی بە تەمان موسڵمانەتی ئیدعا ها کەسێک خۆی بە موسڵمان و شوێن کەوتەی دین دەزانێ کەسێکیش خۆی بە مولحید و بێدین دەزانێ ئەگەر هەڵس و کەوت و مامەڵەی دنیای هەردووکان وەکو یەک بوو ئەگەر کەسێک خۆی بە دیندار دەزانێ بە نمونە شکڵەکەی بەرگەکەی لەقەبەکەی لەقەبێکی دیندارانەیە کەسێکی دیکەش بە شکڵ و بەڕواڵەت و بە ئیعترافی خۆی لەوانەیە نامولتەزی و دوور لە دین بێ بەڵام هەڵس و کەوت و مامەڵەیان لەگەڵ دەوروبەر لەگەڵ جیران لەگەڵ باب داک خزم کەس وەکو یەکە دەبێت دڵنیابی لەوەی کە یەکێکیان ڕاز نییە وایە یان ئەوەی ئیدعای دینداری دەکات دیندار نییە وایە یا ئەو کەسە ئیدعای بێدینی دەکات بێدین نییە دەنا ناکرێت دیندار و بێدین مامەڵەی دنیاییان وەکو یەک بێ کە مامەڵەی دنیاییان وەکو یەک نییە مردنیشیان وەکو یەک نییە حتمەن ژیانی ناو قەبریشیان وەکو یەک نییە زیندووبوونەوەشیان وەکو یەک نییە و ئەنجامیشیان وەکو یەک نییە ئەوەی شوێن شەریعەتی خوای دەکەوێت بۆ بەهەش دەڕوا لەبەرەوەی لە دنیادا لەسەر نورێک ڕۆیشتووە کە بەرەو بەهەش دەیبا ئەو کەسەی کە وەک دەڵێ دژە نورە و هیدایەتی خوای وەرنەگرتووە حتمەن بەرەو ئاگر دەچێت بۆیە بە هیچ شێوەیەکی ناکرێت نە لە دنیادا وەکو یەک بن یان ئەگەر وەکو یەک بووین خەلەل لە ئیلتیزامەکەماندا هەیە لە دینداریەکەماندا هەیە دەنا ناکرێت خۆت بە دیندار بزانی لەگەڵ کەسێکی نادیندار و نامولتەزیمیش ئینسان وەکو یەک بێ کە لە دنیادا وەکو یەک نەبووی دڵنیا بە لە قیامەتەش وەکو یەکنی بەس لە دنیادا لەقەب و عینوان و وەک دڵێ ناوبانگێکی دینی بێت بەڵام هەڵس و کەوتت لە کەسێکی بێدین خراپتر بێ دڵنیا بە لە قیامەتش لەسەر کردەوەکان خوا محاسەبەمان دەکات نەک بە لەقەب و بەناو وایە لە قیامەتێ لەقەبی هیچ کامێکمان شەهادە و خوێندەواری هیچ کامێکمان حەسەب و نەسەبی هیچ کەسێکمان ناخرێتە تەرازووی وایە ئەوەی دەخرێتە تەرازوو و ئەوەی خوای گەورە پێوانەی ئیمانی ئێمەی پێدەکات لە قیامەتێ کردەوەکانمانە کردەوە چاک بوون لە کردەوەدا جیاواز بووی لەگەڵ کەسێکی بێدین قیامەتیشت جیاوازە ئەریگە کردەوە تەمان کردەوە بوون بێگومان لە قیامەتێش نەتیجەکەت هەمان نەتیجەی خوا پەناماندا جاخوا دەفەرمێت ئەفەمەن ئەوە پرسیارە و دەبێت جوابمان پێبێ ئەفەمەن شەڕەح الله صدره للئیسلام ئایا ئەو کەسەی کە خوای گەورە شەڕەح یعنی فراوانی کردووە کردوویەتیەوە
خواي گەورە سینەی دڵی للئیسلام تا ئیسلامەتی بچێتە ناوێ و ئیسلامەتی لە ناودا جێگیر بووە ئەو جار فەهوە ئەو کەسە عەلا نورین لەسەر نور و ڕووناکیەک دەڕوا من ربه کە لەلایەن پەروەردیگاریەوە بۆی هاتووە وەک کەسێکە کە دڵی کوێرە دڵی ڕقا و لە بەرامبەر ئاەت و فەرمودەدا دڵی توندە و ئامادەنیە لە دڵەوە ئاەت فەرمودەکان وەربگرێ وەکو یەکن طبعا جوابەکەی بێگومان دەبێت نەخێر بێ ئەو جار خوا دەفەرمێ فەوەیلون هاوار بەدبەختی ناڕەحەتی بۆچێ للقاسیەتی بۆ ئەوانەی ڕقا دڵ و قلوبهم دڵیان من ذکر الله لە یادی خوا هەر کەسێک یادی خوای لەکن کرا ناوی خوای لەکن هێندرا باقی نەبوو وەک دەڵێ زەڕێک ئەمرکردنی خوا نەیجوڵاند بۆی حرەکەیەک کە قەدەغەکراوەکانی خوا تۆزێکی نەترساند بۆی لە خراپە دوورکەوێتەوە ناوی خوا و ناوی غەیری خوای لەکن بهێندرێ هەر پێی وەکو یەک بێ دڵنیا بە ئەو دڵە ڕقا و خوای گەورە بە جەهەنەم هەڕەشەی لێ کردووە فەوەیلون هاوار بەدبەختی ناڕەحەتی دۆزەخ بۆچێ للقاسیە بۆ ئەوانەی کە ڕقا قلوبهم دڵەکانیان من ذکر الله لە یادی خوا لە بەرامبەر یادی خوادا جا خوا دەفەرمێت ئولائیکە فی ضەلال مبین ئەوانە لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادان ئاسانە قورئانت بخوێنەوە یان قورئانت با بەسەردا بخوێندرێتەوە سەیری دڵ خۆت کە بزانە دڵ لەگەڵی دەجوڵێ حرەکە دەکا دڵت پێی خۆش دەبێ هەست بە مرتاحی دەکەی هەست بە ئاسوودەیی دەکەی ئەگەر کردت دڵت خۆش بێ دڵت قوفڵ نەبووە و دڵت کراوەیە و دڵت ڕێی تێدا کە هیدایەت و وەک دەڵێ نور و ڕۆشنایی خوای گەورەی بچێتە ناوێ لە قیامەتش خوای گەورە لە نوری خۆی بێبەشت ناکا بە پێچەوانەوە ئەگەر ئینسان لە بەرامبەر ئاەت و فەرمودە و قسەی خوا و پێغەمبەری خوادا هیچ باکی نەبوو نە بە ئاەتی غەزەب و عەذاب و سزا ترسا نە بە ئاەتی ڕەحمەت و میهرەبانی دڵی خۆش بوو ئەو دڵە قوفڵە داخراوە باک بەکردەوەش کەسەکە سەری بە سوزدەیەوە چوو بێ چونکە عیبادەتی شکلی عیبادەتی ڕواڵەتی ئەگەر دڵی لەگەڵدانە بێ خرۆشانی دڵی لەگەڵدانە بێت ئاوێتەی دڵی تێدانە بێ لەگەڵ خوای پەروەردگار خوای گەورە وەری ناگرێ جاری هەر لە ئاەتەکانی پێشووتردا ئەو هەموو جارانە خوای گەورە باسی ئیخلاسی کرد ئیخلاس و خۆیەک لاکردنەوە یعنی ئاوێتەبوونی دڵ لەگەڵ خوا بەستنەوەی دڵ بەخوا ئەگەر لەگەڵ عیبادەت و خواپەرستیەکاندا دڵت بەخوا نەبەسترایەوە خەتەرە ئەفەمەن شەڕەح الله صدره ئایا ئەو کەسەی کە شەڕەح یعنی کردوویەتیەوە فراوانی کردووە خوا سینە و دڵی للئیسلام تا ئەوەی ئیسلامەتی بچێتە ناوێ فهو ئەو کەسە عەلا نورین لەسەر ڕۆشنایی و نورێک دەڕوا کە مەبەستی قورئان و شەریعەتە کە لە شوێوە بۆی هاتووە من ربه لەلایەن پەروەردیگاری دەبێت لێرە ئەوەی بۆ زیادکەین وەکو کەسێک وایە کە لە بەرامبەر شەریعەت و ئیسلامەتیدا دڵی ڕقا بێگومان نا فويل هاوار بدبختي للقاسية بأواني الرقة ضليان عن ذكر الله ليادي خوا أولئك آوانا في ضلال مبين لقمرايتي رونو آشكراتا أو جار خوا فرمت الله خواي پروردگار خوا نزل ناردوية خوار داي بزاندوا بو ايوا أحسن الحديث چاكترين وتا چاكترين قسا جوانترين وشا ئەو وشانە چۆنن جارێ کتابن نووسراونەتەوە بە نووسین هەن وایە کە قورئانە ئەو جار چۆنن متەشابه هەموو وشەکانی قورئان لێک دەچن لە چیدا لێک دەچن تەمان لە فەساحەت و بەلاغەت و ڕەوانبێژیدا هەموو وشەکانی خوای پەروەردگار پڕیانە لە ڕەوانبێژی و فەساحەتێک کە هیچ مرۆڤێک نەیتوانیوە و ناشتوانێ هاوشێوە و هاوێنەی بڵێ وازحە ئەو جار مەثانی کەلیمەکانی ناو قورئان بەردەوام لەسەر زمانی مسلمانان دووبارە دەبنەوە ئەوە یەک و بەردەوامیش لە ژیاندا دووبارەیان دەکەینەوە بەردەوام جێبەجێیان دەکەین ئەوە تایبەتمەندیەکی دیکە تایبەتمەندیەکی دیکەی قورئان چۆنە بۆ کەسێک کە دڵی کرابێتەوە ها بۆ ئەوەی کە ئیسلامەتی و دینی چوو بێتە ناوێ ها تەقشەعر منه دەلەرزێ لە کاتی خوێندنەوەی ئاەتەکاندا تەقشەعر یعنی ئاوا گرژ دەبێت یان دەجوڵێت و موچورکی پێدادێن لە کاتی خوێندنەوەی ئاەتەکاندا جلود الذین پێستی ئەوانەی کە یەخشەونە ڕەبەهم دەترسن لە پەروەردگاریان هەموو ئەوانەی کە
لەخوا دەترسن کاتێک گوێیان لە ئاەتەکانی خوا دەبێت یەکەم جار ترس دایان دەگرێ ترس لەبەر وەک دەڵێ هەیمەنەی قسە و کەلام و وشەی خوای پەروەردیگار بەڵام ئەو ترسە بەردەوام نابێ کە بەردەوام بووی لەسەر خوێندنەوەکەی کە بەردەوام بووی لەسەر گوێگرتنەکەی دوایەتر لێ دێ ثم تەلین و پاشان نەرم دەبێ جلودهم هێستیان ئەو جار وەقلوبهم و هەروە دڵەکانیشیان إلى ذكر الله بو أو يادو ناوي خواي كهندراوة لقليان جاء علماء دفرمون ما بستي آياتكي أويكا لنا القرآن دا طبعا هندك آيات يعني هنا آياتي غضب وخشم وقين وتورين باسي عقوبة وسزاء جهنم وإنسان إيمان دار كآياتي خشم وقين وتوري وعذاب خوين دوا دبيتي لبه دبيت ترز داي بقري دەبێت پێستی بلەرزێ دەبێت دڵی بلەرزێ نابێت پێدوا بێت ئەواتانە شمولی تۆ ناکەن کە بەداخەوە ئێمە زۆرمان وایین کە باسی جەهەنەمێ دەکرێت ڕێک بیر دەکەیەوە لە فیرعون و لە سەدام و لە تاغوت فلان و فلان و فلانی دەڵێ ئەوان هەن تا ئەوان هەبنە من ئەمە شمولی ناکەم هەموو کەس پێت بڵێن ناوی جەهەنەمیان بنووسی هەمووان لەوانەیە بنووسی ئیخۆ لەوانەیە نەنووسی کەوانیە ها ئینسان کە باسی جەهەنەمێ کرا کە خۆت عەرزی جەهەنەمێ کرا دەبێت یەکەم جار بۆی بترسی بۆی خۆتی لێ پارێزی بە خۆت دانەی ها وایە بەڵام کە گەیشتە بۆیە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەگەیشتە ئاەتی عەذاب دەگەیشتە ئاەتی سزا و ڕادەوەستا لە دڵەوە دوعای دەکرد خوا لەو سزایە پەنام بدە خوا لەو سزایە بمپارێزە و ئاو فرمێسک بە چاوەکانی داداهاتە خوارە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەحابەی وا هەبووە و لە ناو تابعین و سەلەف و پێشینی ئێمەش کەسی وا هەبووە کاتێک کە گەیشتۆتە ئاەتێک کە باسی سزا دەکا لەگەڵی بوراوەتەوە لەگەڵی لە هۆش خۆی سوەڕێک خۆی خستۆتە ئەو مووقیفە پێی بووە بۆ خۆی لە عینەن جێگادایە و هەمان سزاکەی بەسەردا جێبەجێ دەبێت بۆ ئیمانداری ڕاستەقینە باوەڕداری ڕاستەقینە ئەو کەسەیە کە لە کاتی باسکردنی ئاەتی خەشم و قین و تووڕەیی خوا دەترسێ و کاتێکش کە دەیان خوێنێتەوە پەنا دەگرێ بەخوا خۆی دەپارێزێ بەخوا داوا دەکات لەخوا کە خوای گەورە ئەو سزایی لێ بە دوور بگرێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر گەیشتی ئاەتێک کە باسی بەهەشتێ دەکا باسی ڕەحمەت دەکا باسی لێبوردەیی دەکا باسی تەوبەوەرگری دەکا باسی غەفاریەتی خوای پەروەردیگار و ڕەحمان و ڕەحیمیەتی خوای گەورە دەکا ئەو کاتەش دڵت خۆش دەبێت خۆشت دادەنەی و ئومێدیشت بەوەی هەیە کە خوای گەورە ئەو ڕەحمەتە و ئەو میهرەبانیەت بەنسیب کا بۆیە کە دەگەینە ئاەتی غەزەب و سزا دەترسین و دەبێ بترسین ها ئەگەر بمانەوێ کە نەترسای خەتەرە و کاتێکیش دەگەینە ئاەتی ڕەحمەت و میهرەبانی دەبێت لە بەرامبەریدا دڵمان نەرم بێ ها لە تەفسیری ئەو ئاەتەی کە ها خوا دەفەرمێت وەڕەتیل القورئانە تەرتیلە زۆر جار ئێمە ئەو ئاەتەمان کردوتە بەڵگا لەسەر تەجوید و حاڵەتە تەجویدیەکان و وەک دەڵێ گرنگیدان بە شێوازی خوێندنەوە بەڵام عولەما دەفەرمون وەڕەتیل القورئانە تەرتیلە تەنها مەبەز لێی خوێندنەوەی کەلیمە و پیت و وشەکان نییە بە جوانی و کەلیمەکە بەیەکەوە بەستنەوە و جێبەجێکردنی حاڵەتە تەجویدیەکان و خوێندنەوەی قورئان بەو شێوازەی کە پێغەمبەر خوێندوێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ لە ڕووی وشە و دەربڕینەوە ئاەتەکانی بەو شێوازە خوێندونەتەوە کە جیبریل بۆی هێناون بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئاەتی غەزەب و خەشم و قین لەرزی لێ هاتووە ترسی لێ نیشتووە و مرچورکی بەلەشی داهاتون کە دەڵێ وەڕەتیل القورئانە تەرتیلە کە باسی شەونێژان دەکا خوای گەورە دەفەرمێت وەڕەتیل القورئانە تەرتیلە لە شەونێژاندا قورئان ئەوەندە بە هێواشی و بەبیر لێکردنەوە بخوێنە کە ئاوا ترست لێ بنیشێ کاتێک کە ئاەتی غەزاب و خەشم و قینی خوات خوێندەوە و کاتێکیش کە ئاەتی ڕەحمەت و میهرەبانیت خوێندەوە لە بەرامبەریدا دڵت نەرم بێت دڵت خۆش بێ ئینسان نابێت لە عەزاب و خەشم و قینی خوا بێمنەت بێ و هەروەها نابێت لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگاریش بێ ئومێد بین ئینسان هەمیشە دەبێت لە بینی ترس و ئومێد دابێت ترسمان لە عەذاب و سزای خوا هەیە ئومێدمان بە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگاریش هەیە ئەو جا دەفەرمێت ذالیکە ئەوە هەرچی ئەو هەستەی هەبێ وەرە هەمومان دەتوانین پێوانە ئیمانی خۆمان بکەین ها بینی خۆت و خوادانیشە تۆزە قورئان بخوێنەوە بە تەدەبور و بیرلێکردنەوە ڕاستی دەزانی لە کامیانی ها ئەویش نسبیە ها ئەوانەی تەقشعر و جلود الذین یخشون ربهم وەک دەڵێ ئەوەی کە جەستە و دەماری گرژ دەبن و ترسی لێ دەنیشێ نسبیە هەیە زۆر دەترسێ و هەیە کەم دەترسێ وایە هەتا زۆرتر ترسێ ئیمانەکەت باڵانسی ئیمانەکەت بەهێزترە
وهتا بەڵام کەوات لە هات هەر نەترسای خەتەرە ها بەڵام ئەگە تۆزێکیش ترسێ ئیمانەکە هەر هەیە تۆزێکیش ترست هەبێ هەر باشە بەڵام ئەگە هیچ چیز نەترسای وەکە ئاەتی ڕەحمەتی و بەزەی خوش خوێندرانەوە هەتا ئومێدت زۆرتر بێ هەتا دڵ لە بەرامبەریدا خۆشتر بێت و قەنەعەتی خۆت بکەی بەوەی کە شمولی ڕەحمەتەکەی دەکەی ئیمانەکەت بەقووەترە وێ دەفەرمێ ذالیکە ئەو هەستە هود الله ڕێنمونی خوایە نایدا بە هەموو کەس خواها یەهدی بیهی ڕێنمونی دەکا خوای گەورە بەو شەریعەتە بەو دینە مەن یەشاء ئەوەی کە خۆی بیەوێ ومن يضلل الله هەر کەسێکیش خوا گومڕای کرد جا عولەما دەفەرمون هەر کەسێک خوا گومڕای کرد یعنی چی خوا بە تۆ بزی خەڵکی گومڕا دەکا بێگومان نا ومن يضلل الله هەر کەسێک کە خوا دەزانێت گومڕا دەبێت و هیدایەتی ناوێت و هیدایەت قبول ناکا فما له نییە بۆ ئەو کەسە من هات هیچ کەسێک کە بتوانێت هیدایەتی دا و ڕێنمونیکە هیدایەت و ڕێنمونی بەدەست کێیە تەوفیقەکەی بەدەست خوایە ها هەڵبژاردنەکەی بەدەست خۆتە وایە خوای گەورە هەستی هەڵبژاردننی داوە بە خۆمان دەتوانی اختیاری هیدایەتکەی دەتوانی اختیاری گومڕاییکەی ئەو کەسێک کە اختیاری گومڕایی کرد هەموو دنیا هەستێک کائینات هەستێ ناتوانن هیدایەتیدا بۆ چونکە خۆی نەیویستووە وەکە خۆی نەیویست خوای گەورەش تەوفیقی نادا ئەو کەسەش کە هیدایەت هەڵدەبژێرێ خوای گەورە تەوفیقی دەدا لەسەر هیدایەت نەک بە تۆ بزی هیدایەتی بەنسیب بکە نە هیدایەت بە تۆ بزیە نە گومڕایی و سەر لە شەواویش سەیری ئاەتەکەی کەنەوە الله خوا نزل أحسن الحديث دای بەزاندووە هێناویەتیە خوارێ بۆ ئێوە باشترین وتە و جوانترین قسە کە قورئانە كتابا متشابهة كتاب نسرا وخوێنراوەیەکە متشابهە لێک دەچن وشەکانی لە ڕووی فەساحەت و بەلاغەت و ڕەوان بێژیەوە مەثانیە بەردەوام وشەکان دووبارە دەبنەوە و ئینسان دەبێت لە ژیانیدا دووبارەیان کاتەوە بۆچی بۆی پابەند بێ پێیانەوە و جێبەجێیان کە دەرس و عیبرەتیان لێوەرگرێ ئەو جار تەقشەعر منه جلود الذين تەقشەعر دەلەرزێ وەدەترسێ منه لە کاتی خوێندنەوەی ئاەتەکاندا جلود لەها تەقشەعر عنی گرژ دەبێت و مچورکی پێدادێن منه لە کاتی خوێندنەوەی ئەو ئاەتانەدا جلود الذين پێستی ئەوانەی یەخشەونە ڕەبەهم کە دەترسن لە پەروەردگاریان سەرەتا بەڵام ثمە کە بەردەوام بوون گەیشتنە ئاەتی ڕەحمەت و میهرەبانیش تەلین و جلودهم نەرم دەبێتەوە پێستیان ئەو جار وەقلوبهم و هەروەها دڵیشیان إلى ذکر الله بەیادی خوای پەروەردگار ذلك هدى الله ئەوە هیدایەت و ڕێنمونی خوایە یەهدی ڕێنمونی دەکا بەو هیدایەتە و بەو ڕێنمونیە بەو قورئانە من یەشاء ئەوەی کە بیەوێ ومن يضلل الله هەر کەسێکیش خوای گەورە گومڕای کرد و سەری لێ شێواند و تەوفیقی نەدا بۆ هیدایەت فما له نییە بۆ ئەو کەسە من هات هیچ کەس کە بتوانێت هیدایەتی دا و ڕێنمونیکە کە ئەوە ئاەتێکە ئینسان تەواو دەتوانێت بکاتە پێوەەر بەس بۆ خۆت ها بۆ خەڵکی نا ئینسان تەنها دەتوانێت ئیمانی خۆی هەرچەندە هەندێک زار بە شکڵ و شێوەی کەسە بەرامبەرەکانیشەوە دیارە وەرە کە قورئانی بۆ دەخوێنرێتەوە فەرمودەی پێغەمبەری بۆ دەخوێنرێتەوە صلی الله عليه وسلم کەس ئاەتی غەزەب و سزای بەسەردا دەخوێندرێنەوە دڵی دەکوشرێ ترسی لێ دەنیشێت وەک دەڵێ بەدموچاویەوە دیارە دموچاوی ڕۆژدا دەگەڕێن و جاری واشەیە دەبێتە گریان و فرمێسێک بە چاویدا ئەوە نیشانەی دینداریە ها نیشانەی ئیمانە و بەعکسیشەوە کە ئینسان باسی بەهشتی بۆ کرا و گەشتکە بوو خۆشی لێ هات دڵی مرتاح بوو دیسانیش ئەوەش هەر نیشانەی دینداری و ئیمانیە بەڵام نە ئاەتی غەزەب بمانترسێنن نە ئاەتی ڕەحمەت دڵت خۆشکە ئەوە زۆر خەتەرە بەڕاستی ئەگەر ئینسان ئاوا بوو دەبێت بەخۆی دابچێتەوە ئەو جار خوا دەفەرمێت ئەفەمەن یەتەقی ئایا ئەو کەسەی کە خۆ پارێزی دەکا بیوەجهیهی ئەنی بە ڕوخساری زۆر جاریکە گوتومانە خوای گەورە زۆر جار وەجهی بەکار هێناوە لە جیاتی دڵ وایە و هێندێک جار وەجهی بەکار هێناوە لە جیاتی هەموو جەستا وایە بەڵام لەبەر ئەوەی لە ناو ئەندامەکانی ئینساندا وەک دەڵێت هەستیارترین شوێن کوێیە ئەوەی کە گرنگی پێدەدرێ ئەوەی ئینسان گرنگی پێدەدا دموچاوە چونکە چاو و لوت و گوێ و زۆرینەی هەستە گەورەکان لەوێدان و ئیهتیمامی ئینسانی زۆرتر بەوەیە بۆیە خوای گەورە زۆرتر
زۆر جار وەچی لە جیاتی شوێنەکانی کە بەکارهێناوە لەناو دەکرێت بڵین ئەفەمەن یەتەقی ئایا ئەو کەسێک کە خۆپارێزی دەکا بە جەستە و دڵ و ئەندامەکانی خۆی لەچی لە سوء العذابی لە خراپترین سزا یوم القیامەتی لە ڕۆژایی دواییدا وەکو کەسێک وایە کە لە ئاگر ناترسێت و هەوڵی خۆپارێزی نادا دەکرێت وەکو یەک بن بێگومان وەکو یەک نین ئەو کەسێک کە هەوڵ دەدا ئەندامەکانی نەسووتێن بە ئاگر جەستەی بە ئاگر نەسووتێ لە ئاگر نزیک نەبێتەوە لە قیامەت و دوا ڕۆژ سەربەرز بێت و بەلای جەهەنەمدا نەبرێت و لە جەهەنەمدا نیشتەجێ نەکرێ هەمیشە چ دەکا خۆ لەو کردەوانە دەپارێزێ کە جەهەنەمی دەیکەن وایە بۆیە هیچ کات کەسێک کە هەوڵی خۆپاراستن لە جەهەنەم دەدا لەگەڵ کەسێک کە ئیمانی بە جەهەنەم نییە و لە جەهەنەم ناترسێ بە هیچ شێوەیەکی وەکو یەک نین و نابێ وەکو یەک بن ئەفەمەن یەتەقی بوجهه سوء العذاب ئایا ئەو کەسەی کە دەیەوێ بە ئەندامەکانی خۆی یا ئەندامەکانی خۆی بپارێزێ لە سوء العذاب لە سەختترین و ناڕەحەتترین سزای یوم القیامەتی ڕۆژی دواییدا لەگەڵ کەسێک کە هەوڵی خۆپارێزی نادا وەکو یەکن بێگومان ناخوا دەفەرمێ فەئەتاهم العذاب بۆ ئەو جۆرە کەسانە هاتووە سزا عفو بەڵێ یوم القیامەتی لێرە دیسان پرسیارە جوابی پرسیارەکەی مەحذوفە وەکو کەسێک وایە کە خۆپارێزی ناکا بێگومان وەکو یەکنین ئەو جا دەگوترێ وەقیلە گوترا یا دەگوترێ لێڵظالمینە بۆ ئەو کەسانەی ستەمکارن و تاوانکارن و بە ستەمکاری و تاوانباری دەمرن پێیان دەگوترێ چی ذوقوا بچێژن ما كنتم تەکسیبون بەرهەم و ئەنجامی ئەو تاوان و خراپانێک کە ئەنجامتان داوە واضحە ئەفەمەن یەتەقی ئایا ئەو کەسەی کە خۆی دەپارێزێ یا خۆپارێزی دەکا بیوەجهه بە ئەندامەکانی لە سوء العذابی لە خراپترین سزا یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا وەکو کەسێک وایە کە لە ئاگر ناترسێت و بێمنەتە لە ئاگر بێگومان وەکو یەک نییە نابێ وەکو یەک بێ یعنی وەکو یەک بووی خەتەرە وەقیلە ئەو جار دەگوترێت للظالمینە بۆ ئەو کەسانەی کە ستەمکارن ذوقوا بچێژن ما كنتم ئەوەی کە ئێوە ئەنجامتان دەدا یعنی سزای ئەو کردەوانە وەرگرنەوە کە لە دنیادا کردوتانە و ئەنجامتان داوە ئەو جار خوا دەفەرمێ كذب الذين من قبلهم كذب بە درۆیان زانی کێ پێغەمبەران قورئان قیامەت دوا ڕۆژ الذين من قبلهم ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون خوای گەورە چی لێکردن کەسێک قورئان بە درۆ بزانێ پێغەمبەر بە درۆ بزانێ قیامەت بە درۆ بزانێ ئیمانی بە دوا ڕۆژ نەبێ خوا دەفەرمێ فەئەتاهم العذاب بۆیان هات سزا من حيث لا يشعرون بە شێوەیە کە هەر هێستیشیان پێ نەکرد و بیریشیان لێ نەکردبوویەوە كذب الذين بە درۆیان زانی پێغەمبەرەکەی خۆیان یان شریعەت و یاسا و ڕێسای خوا یا قیامەت و دوا ڕۆژ الذين ئەو گەلانەشی کە لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون بەڵام فەئەتاهم العذاب بۆ هەمویان هات سزای دنیایش و وەی قیامەتیش چاوەڕێیانە من حيث لا يشعرون بە شێوەیە کە هەستیشیان پێ نەدەکرد کە ئەو سزایە لە کوێوە و چۆن بۆیان دێ ئەو جا خوا دەفەرمێ فەئەذاقەهم الله الخزي چەشتی خوا بەو جۆرە کەسانەی کە ئیمانیان بە پێغەمبەران نەهێنا و دژاتی پێغەمبەرانیان کرد الخزية يعني زبوني وسرشوري في الحياة الدنيا لجياني دنيا دا همو قلاني بيشو كدجا پیغمبر بون خواهي قورا هل دنيا دا سزايدان فرعون خواهي قورا اوكيش دجا كاني خنكانت ويا قومي عاد خواهي قورا دجا كاني ببا لنا وبرد قومي صالح پیغمبر خواهي قورا بدنگو شريخا لناوی بردن قومی لوط خوای گەورە ئاوادانیەکانی ژێرا و ژوورکردن قومی مەسەلەن شوعەیب خوای گەورە بە زەویدا بردن یە خوارێ موسا فرعونی بۆ خنکاند هەر قومێک کە دژاتی پێغەمبەرانی کرد بێت و دژە پێغەمبەر بوو بێت و ئیمانی بە شەریعەتی خوا نەبوو بێ خوا هەر لە دنیادا زەبوونی کردووە ئەو جار وەلەعەذاب الآخرەتی سزای دوا ڕۆژیش ئەکبەر و زۆر گەورەترە لە سزای دنیا لەو کانوا یعلەمون ئەگەر ئەوان دەیانزانی سزای دنیای بۆ ئینسانی کافر تەنها پێشەکیەکە و هەروەها دڵخۆشکەریەکە بۆ ئیماندارەکان بۆی تۆزێک دڵیان مرتاح بێ ها دەنا هیچ سزایەکی دنیایی بۆ ئینسانی کافر بەر قیامەتە ناکەوێ
بۆ ئینسانی ئیماندارە گەر لە دنیادا بەڵاو موسیبەت و تاقیکردنەوەی بەسەر بێن بۆ قیامەتەی قازانجە دەنا بۆ کەسی بێباوەڕ نا بۆیە دەفەرمێت فەئەذاقەهم چەشتی پێیان خوا الخزیە زەبوونی و سەرشۆڕی فی الحیاتی الدنیا لە ژیانی دنیادا ولعذاب الآخرة بدڵنیاییەوە سزای دواڕۆژ ئەکبەڕ و زۆر گەورەترە لە سزای دنیا لەو کانوا یعلمون ئەگەر ئەوان دەیانزانی سزای قیامەت چەندە سەختە و چەندە ناڕەحەتە و چەندە مەترسیدارە. ئەو جار خوا دەفەرمێت وەلەقەد ضەرەبنا للناس في هذا القورئان سوێن بەخوا و بەبێ گومانی ضەرەبنا یعنی هێناومانەتەوە باسمان کردووە لەناو ئەو قورئانەدا من كل مثل هەموو جۆرە نمونەیەک هەموو جۆرە نمونەیەک بەسەر هات و حەکایەتی ئومەتانی پێشوو باسی ڕەحمەت باسی غەزەب باسی دنیا باسی قیامەت باسی تەوحید و یەکتاپەرستی ڕێگای ڕاست ڕێگای چەوت هەموو ئەوانەیان بۆ ڕوون کراوەتەوە لعلهم يتذكرون بە ئومێدی ئەوەی ئەوان پند و ئامۆژگاری وەرگرن. وەلەقەد ضەرەبنا سوێن بەخوا ئێمە هێناومانە و ڕوونمان کردوتەوە لەناو ئەو قورئانەدا من كل مثل هەموو جۆرە نمونەیەک لعلهم يتذكرون بە ئومێدی ئەوەی ئەوان پند و ئامۆژگاری لێ وەربگرن. ئەو جار قورئانن ئەو کتێبەی کە بۆ ئێمە هاتووە یا بۆ ئومەتی پێغمبەر هاتووە چۆنە؟ قورئان یعنی چی؟ کتاب یعنی نووسرا وایە تاوان قورئان نووسرا ئەی قورئان خوێندراوە تاوان چێ خوێندوێتەوە؟ خوای گەورە بۆ جیبریل بۆ پێغمبەر صلی الله عليه وسلم پێغمبەر بۆ سەحابەکانیش بۆ تابعین و لەوانیشەوە تا گەیشتووە بە ئێمە وایە قورئانن ئەو کتێبەی کە بۆ ئێمە هاتووە کتێبێکە دەبێ بخوێندرێتەوە و خوێندراوەتەوە بە کام زمانە هاتووە؟ عەرەبیەن بە زمانی عەرەبی. ئەو جار غەیڕە ذی عیوەج نییە هیچ لاری و خواری و پێچ و پەنایەک لەناو قورئاندا لعلهم يتقون بە ئومێدی ئەوەی ئەوان خۆپارێزی بکەن. خۆپارێزی بکەن یعنی چی؟ یعنی ئەمرەکانی خوای پەروەردگار جێبەجێکەن لە قەدەغە و نەهیەکان دوورکەونەوە ئەوانەی کە لە قورئانێدا باس کراون. قورئانن عەرەبیەن قورئانێکە بە زمانی عەرەبی هاتوۆتە خوارێ غەیڕە ذی عیوەج غەیڕە یعنی نییە لە ناویدا هیچ ذی عیوەج شتێک کە خوار بێت لار بێت یان پێچ و پەنای تێدا بێ لعلهم يتقون بە ئومێدی ئەوەی ئەوان خۆپارێزی بکەن. ئەو جار خوا دەفەرمێت ضرب الله مثلا رجلا فيه شركاء یەک نمونەمان بۆ دێنێتەوە خوای گەورە بەراوردێک لە بینی کەسێکی بتپەرست کەسێکی خوا بەیەکزان موحید بتپەرستێک کە چەند خوایەک دەپەرستێ لەگەڵ کەسێک کە تەنها ئەڵڵا دەپەرستێ جیاوازیەکان وەکو کێ وایە؟ دەفەرمێت دەفەرمێت ضرب الله مثلا دێنێتەوە خوای گەورە نمونەی رجلا پیاوێک کۆیلەیەک کە فیهی شوڕەکاء و هەیەتی هاوبەشن تێیدا کۆمەڵێک شەریک کۆیلەیەک چەند ساحیبێکی هەیە. ئەو جار ساحیبەکانی چۆنن؟ متەشاکسونە دژ بەیەکن بۆ چون جیاوازن. وازحە؟ ئێستا کۆیلە نەماون بەڵام نمونەیەکی بەسیتر بێنەوە کرێکارێک وەک دەڵێ بەکرێ ژیراوە بەڵام بۆ یەک کەسی شێ ناکا بۆ دووسێ کەسانی شێ دەکا بەڵام ئیشی هەر یەکەیان شتێکی جیاوازە. چی لە دێو کرێکارە؟ یەک پێی دەڵێ بڕۆ بلوکەکان دانێ یەکێک دەڵێ بڕۆ چەمەنتۆی بگرەوە یەکێک دەڵێ بڕۆ دەرێ یەک دەڵێ وەرە ژوورێ چی لێ دێ ئەوەکە کەسەکە سەری لێ دەشێوێ. ئەدی ئەو کەسانەی کە لە جیاتی خوایەکی چەند خوایەکی دەپەرستن عینەن شێوەیە کە خواز نین تەوان بەڵام ئەگەر هەر لەو دنیاشدا ئەگەر کەسێک ببێتە شوێنکەوتەی دوو حیزب سێ حیزب وایە حیزبەکانیش دژ بەیەک بن کەسە کەسی لێ دەردەچێ کەسێکی دوو ڕووی مەسلحەتی وەک دەڵێ دوو لێوە درۆزنی چەند ڕوو وایە بۆ چونکە لەکن هەر یەکەیان وەک دەڵێ دەبێت بە جۆرێک خۆی عەرزکات و خۆی نیشاندا وایە. بەڵام ئەگەر ئینسان تەنها وەک دەڵێ ژێڕایاڵ یەک کەسی بێ ئەو کەسە چاک بێ وەکوی وەک دەڵێ ئەمریوی جێبەجێ دەکەی خراپ بێ بەڵام ئێمە عەبدی خوای پەروەردگاری دەفەرمێت ضرب الله دێنێتەوە خوا مثلا نمونە بە رەجولا بە پیاوێک کە فیهی شوڕەکاء کە ئەو پیاوە هەیەتی کۆمەڵێک هاوبەش و شەریک کۆمەڵێک گەورە و کۆمەڵێک کەس تێیدا شەریکن بەڵام متەشاکسون کەسە شەریکەکان دژ بێکن وەڕەجولەن و پیاوێکی دیکەش هەیە سەلەمەن
خۆی بەدەستاوەداوە لێڕەجولین تەنها بۆ یەک کەس کەسێک تەنها یەک گەورەی هەیە یەکێکیش چەند گەورەیەکی هەیە بەڵام گەورەکان دش بەیەکن هەل یەستەوی یانی مەثەلا ئایا دوو نمونانە وەکو یەکن تاوان بێگومان وەکو یەک دینە کەسێک عەبدی خوایەکە کە وەک دەڵێ ژیان و مردن و وەک دەڵێ هەموو شتەکانی ئێمەی بەدەستە وایە کەسێکی دیکەش خۆی کردووە بە عەبدی کۆمەڵێک مەخلوق و دروستکراوی دیکە کە هیچیان بەدەست نییە وایە و هەر یەکەشیان جۆرە ئەمر و نەهیەکی پێ دەکەن بێگومان کەسەکە کەسێکی بێکەڵک بۆ خۆی و بۆ گەورەکانیشی لێ دەردەچێ بەڵام ئەو کەسەی کە تەنها گوێڕایاڵی یەک کەسیە وەک کەسێکە کە تەنها عەبدی خوایە کە عەبدی خوای بووی ها بەڕاستی تەنها بەندەی خوای بووی لە هەرچی پێت بڵێن و پێت بکەن بیل لە چ دەکەیەوە یەکەم جار بیل لەوەی دەکەیەوە تاخوا ئەمرەکەت کە پێ دەکرێت لەگەڵ قسەی خوا دێتەوە یان نایەتەوە وایە ئینسان ئیمانداری ڕاستەقینە بێ ئەمری هەر کەسێک بێ کە پێچەوانە بوو لەگەڵ قسەی خوا لە جیاتی جێبەجێی کا دەیخاتە ژێر پێی وایە ئیشێکت دێتە پێشێ پێش هەموو شتێک بیر لەوەی دەکەیەوە تاخوا لەگەڵ شریعەتی خوا دەگونجێ یان ناگونجێ ڕێگە پێدراوە یەگەر ڕێگە پێ نەدراوە وایە مسلمانی باش بی ڕێگە پێدراو نەبی نایکەی بۆ چونکە تۆ عەبدی یەک خوای بەڵام ئەو کەسەی کە عەبدی خوای نییە بەتەنها حساب بۆ حەڵاڵ و حرام ناکە هەمیشە کە شتێک دێتە پێشێ بیر لەوەی دەکاتەوە مەسلحەتێتی یا مەسلحەتی نییە ئەو جارەی مەسلحەتەکەش تەوان قەلەقە دوو دڵە بۆیە دەبێتە کەسێکی قەلەق ڕاڕا سەر لێ شێواو ئەو جا خوا دەفەرمێ ئەلحەمدولله سوپاس بۆ خوا کە خوای گەورە هەموو شتەکانی بۆ ئێمە ڕوون کردوتەوە بەل ئەکثەرهم بەڵام زۆرینەیان لا یعلمون ئەو ڕاستیە و ئەو حەقیقەتانە نازانن یان لەو بەراوردکاریانە تێناگەن ضرب الله مثلا دێنێتەوە خوا نمونە بەڕەجولە بە پیاوێک کە فیهی شوڕەکا کە تێیدا کۆمەڵێک خەڵک هاوبەشن متەشاکسونە بەڵام هاوبەشەکان دش بەیەکن وەڕەجولەن وە کەسێکیش هەیە سەلەمەن خۆی بەدەستاداوە لێڕەجولین بۆ تەنها یەک کەس هەل یەستەویانی مەثەلا ئایا نمونەی دوو کەسانە وەکو یەکە تەمان بێگومان نا ئەلحەمدولله کەواتە سوپاس بۆ خوا کە خوا ئێمەی هیدایەت داوە سوپاس بۆ خوا کێ خالق یعنی یەک کەس بە خالق دەزانین یەک کەس بە پەرستراو دەزانین یەک کەس بەشانی ئەوەی دەزانین ئەمری لێوەرگرین نەهی لێوەرگرین لێی بترسین خۆشمان بووە کە ئەوە گەورەترین نیعمەتە بەل ئەکثەرهم بەڵام زۆرینەی زۆری ئەوان لا يعلمون ئەو ڕاستیە نازانن کۆتە ئاەت و یعنی دوو ئاەتی دیکە دەفەرمێ ئینەکە مەیت بێگومان تۆ مردووی تەمەن مردبوو ئەو کاتە پێغەمبەر کە ئەو ئاەتەی بۆ هاتۆتە خوار نا تەمەن لە مەکەی بۆی هاتۆتە خوارە ئینەکە مەی یعنی بێگومان تۆش دەمری واضحە وإنهم ميتون بێگومان ئەوانش دەمرن وایە نەمری لە دنیادا بۆ هیچ کەسێک نییە ئینەکە بێگومان تۆ مەیتون دەمری یعنی ناو بزانە مردووی وإنهم ميتون بێگومان ئەوانش دەمرن کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد هەندێک سەحابە قەناعەتیان نەدەکرد لەوانە یەکیان ئیمامی عومەر بوو دەیفەرموو شمشێری هێنابوویە دەرێ بە تووڕەیی دەیگوت ئەوەی بڵێ لە خۆشەویستیانی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر مردووە بەو شمشێرە لەسەری دەدەم پێغەمبەریش وەکو عیسای کوڕی مەڕیەمە وەک دەڵێ خوای گەورە بردوویەتیوە لای خۆی و دوایە دەینێرێتەوە ئیمامی عومەر بەو گەورەی و شارەزایی کە چەندان جار ئەو ئاەتەی لەوانەیە خوێن بێتەوە بەڵام مەشهدێک حاڵەتێکی بەسەر هاتووە لە محبەت و خۆشەویستیانی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو لەلایەکی دیکە هەندێک کەس پێی وابوو کە پێغەمبەر مرد تەواو دینەکەشی کۆتایی دەیانگوت جا خۆ محەممەد نەما ئێستا هەندێک کەسیش هەبوو تەمان بە مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵگەڕانەوە لە دین بەڵام ئیمامی عومەر ئیمامی ئەبوبەکر تەبەن کە هەستی کرد خەڵکی کۆ کردەوە ئەو ئاەتەی کە خوێندیەوە لەسەر مینبەرێ یەکەم ئاەتەوە بوو فەرمووی ئینەکە مەیت وإنهم ميتون أو جار إمامي عمر طبعا رك طبعا شمشيركي فردا دانش سوين دي خوار دلي وقوي وابو كي كم جار بيت جملة وآتي به طبعا إنك ميت تو دمري وبيقمان أوانش دمرن چونك جا فرمي من كان يعبد محمدا قصي مشهوري إمامي أبو بكر هر كسيك محمدي دفرست فإن محمدا قد مات أو محمد مرت هر کەسێک خخوای محەممەد دەپەرستێ فإنه حي طبعا ئینسان نابێ نەک پێغەمبەر پەرستیش بێت طبعا وایە
دینداری ئێمە نەبەستراوەتەوە بەمانی و نەمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم نەک بیبەستینەوە بە شەخصێک بە ڕێکخراوێک بە ئینسان عەبدی خوایە خوش قەت نامرێ بێگومان تۆ دەمری من دەمرم تۆ دەمری هەمووان دەمرین دەبێت خۆ بۆ مردن حازرکەین وإنهم ميتون ئەوانیش دەمرن بەڵام نەتیجەکە فەرقە ها ثم پاشان لە مردنێدا هەمووان وەکو یەکەین پێغەمبەرێک لەگەڵ خراپترین کەس لە مردنێدا شێوازی مردنەکەی نا بەڵام لەوە کە ڕوحمان لە جستەی جیا دەکرێتەوە وەکو یەکین بەڵام ثم پاشان ئینەکم بێگومان هەمووتان يوم القيامة لروجي دوائدا عند ربكم لكن پروردگارتان سدكن جارجي ديكا دكيونوا تختصمون مجادلة كردنو مناقشة كردنو كبرشي كردن لقل يكتري لقيامتك كبرشي ومناقشة دمينه بيقمان دمينه ها لبين الظالم واستمكاري لقيامتش مجادلة دمقالة دمينه خوای گەورە تا حەقی هەموو کەسێکی حەق وراو نەکاتەوە وە تایبەتی تەمان ئەوانەی ئەهلی بەهەشتیش بن هەتا خوای گەورە ئەو ستەم و زوڵمانەی کردویانە نەیجێڕنەوە و وەک دەڵێ خاوێن نەبنەوە پاک نەبنەوە ناسنەوە بۆیە ئینسان ئەگەر عەبدی خوای بێت تەمان لە قیامەتێ سەربەرزە بێگوناهبی ئەوەکەت مجادلەکەت ئاسانترە و زووتر دەڕۆی ثم ئینەکم پاشان ئێوە یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا عند ربكم لكن پروردگارتان جارێکی دیکە تختصمون دەکەونەوە دمەقاڵێ و مجادلەکردن و مناقەشە لەگەڵ یەککردن بەڵام چێ بڕیار دەدا لە نەتیجەدا تەوان خوای گەورە بڕیار بەسەر بەندەکانی دەدا و ئەو جیاوازی و ناکۆچیانەی کە لە دنیادا هەبوون سەرەتا هەن بەڵام لە ئاخرەت لە کۆتاییدا خوای گەورە کۆتاییان پێدێنێ بە جۆرێک لە جۆرەکان جا بەوەی کە چاکەت لێ دەستێنێ خراپەی ئەوت دەداتێ دەسووتەی لە بەرامبەر ئەو زوڵم مستەمانێک کە کردوتن کەسەکە عەفوت دەکا خوای گەورە جاری وا هەیە معاملەت بۆ دەکا مامەڵەت بۆ دەکا لە بەرامبەر ئەوەی کە کەسێک ئەتۆ عەفو بکە ها لەوانەیە کەسێک بی شتی باشت کردبێ خوای گەورە شتێک دەدا بەو کەسێک کە تۆ زوڵمت لێ کردووە یعنی خوا سوڵحت بۆ دەکا جاری وا هەیە گرنگ ئەوەی کە کۆتایی بە مجادلە و دژایەتی و ناکۆچیەکان دێنێت لە قیامەتەی خوای پەروەردگارە لەنا ئەو هەستی دژایەتیکردنەی کە لە دنیادا هەمانە لەگەڵ یەکتری لە قیامەتش لە بینی بەتایبەتی زاڵم و مەزلومیدا هەر دەمێنێ صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه